یەکی مەی ڕۆژی چینی کرێکار و ڕۆژێکی جیهانیە. ئەوڵی مانگی مەی ڕۆژی جیهانی کرێکار بەڕێوەیە. ئەم ڕۆژە هەروەکو لە ناوەکەیدا دیارە ڕۆژی چینی کرێکار و ڕۆژێکی جیهانیە. چینی کرێکار بەهۆی دەور و تەئسیری لە بەرهەمهێناندا چینێکی جیهانیە. ئەم تایبەتمەندیە پێش هەموو شتێک لە جیهانی بوونی سەرمایەداریەوە سەرچاوە دەگرێت. چینی سەرمایەدار کە چکۆلەترین ئەرک و زەحمەتێک لە کار و ماندووبوون لە بەرهەمهێناندا ناکێشێت، بەڵام بەهۆی خاوەندارێتی بەسەر کەرەسە و وەسایلی بەرهەمهێنان و بەهۆی چەوساننەوە و دزینی زەیدەبایی هێزی کاری کرێکارانەوە هەموو سەروەت و سامانی کۆمەڵگای لە اختیاردایە و لە 100 ساڵ لەوە پێشەوە وەک چینی جیهانی لە کۆمەڵگادا ڕەفتار دەکات. جیهانی بوونی سەرمایەداری، چینی کرێکاریشی وەک چینێکی جیهانی وەک گۆڕهەڵکەنی ئەم نیزامە لە بەرامبەری ئەودا ڕاگرتووە. ئەگەر سەرمایەداری بۆ چەوساننەوە و مژینی خوێنی کرێکاران، سنوور، ملەت و ڕەنگ و نژاد و مەسهەب ناناسێت، چینی کرێکاریش لە خەباتی هاوبەشیدا بۆ ڕزگاری و بەرابەری هیچ سنوورێکی دەستکرد، هیچ جیاوازیەکی ملی و مەسهەبی و نژادی کە لە دایکبووی نظامی چینایەتین بەڕەسمیەت ناناسێت و دەبا لە دژیان خەباتی وشیارانە و هاوبەش بکات. تایبەتمەندی ئەسڵی ئەوڵی مانگی مەی ئەوەیە کە ئەم ڕۆژە تەعەللوقی بە چینی کرێکاری جیهانی هەیە. لەم ڕۆژەدا بەدەیان ملیۆن ئینسان لە گۆشە و کەناری ئەم جیهانە بەرینە لە هەر 5 قاڕەی دنیا دەڕژێنە سەر شەقام و کۆڵان و مەیدانی شارەکان. ملیۆنها دەستی ڕەش و سپی و زەرد لە یەک هەڵدەپێکرێت. دەستی بەهێزی ملیۆنها ژن و پیاوی یاخی بوو لە سەرمایەداری ئاڵای سوور ڕادەشەکێنن. ئەرتەشی جیهانی کرێکاران لە شەقامەکان ڕێژە دەڕۆن. بە زمانی جۆراوجۆر، بەڵام بە یەک ئاهەنگ سرودی هاوخەباتی چینی کرێکار، سرودی ئەنتەرناسیۆناڵ دەخوێن و زەنگی مەرگی سەرمایەداری لێدەدەن. لەم ڕۆژەدا سەرمایەداران و چینەداراکان خەونی ناخۆشی نەمانی خۆیان دەبینن. دەوڵەتەکان، ئەرتەش و پۆلیس و دەستگای سیخۆڕی و جاسووسیان لە دژی کرێکاران بەسیج دەکەن و لە ئامادە باشدا ڕایان دەگرن. لەم ڕۆژەدا لە دوو ڕیزی جیاوازدا ڕادەوەستێت، ڕیزی کار و ڕیزی سەرمایە. لە ڕیزی سەرمایەدا دنیای سەروەت و سامان و دەوڵەمەندی دنیای تەیار بە چەک و ئەرتەش و جەبهەخانەی شەڕ، دنیای سەرکوت و سیخۆڕی و جنایەت، دنیای شەلاق و ئەشکەنجە و زیندان، دنیای کەشیش و ئاخوند و ڕۆزەخوێن ڕیز دەبەستن. بەڵام لە دنیای کاردا ڕەش و سپی و زەرد، دەستی قەڵەشا و پێیپەتی و گیرفانی خاڵی ئینسانی چەوساوە و ئاوارە و ستەمدیدا، بەرهەمهێنەرانی هەموو سەروەت و سامانەکانی ئەم جیهانە شەریفترین مرۆڤەکان ڕاوەستاون. ئەمڕۆ لە نێوان ئەم دوو چینەدا نەبەردێکی مان و نەمان بە بەرینایی ئەم جیهانە لە ئارادایە. بەوتەی مارکس، دەبا چینە چەوسێنەرەکان بەرامبەر بە شۆڕشی کۆمۆنیستی سەرتاپایان بێتە لەرزین. کرێکاران لەم نێوەدا بێجگە لە زنجیرەکانیان هیچ لە دەست نادەن، بەڵام جیهانێک بەدەستێنن. کرێکارانی جیهان یەکگرن. کرێکارانی جیهان، کرێکارانی ئێران، کرێکارانی کوردستان. با بۆ بەدەستهێنانی ئەو جیهانە نوێیە یەک بگرین و تێبکۆشین. ئەم ڕۆژانە کرێکارانی پێشڕەو بە پشتیوانی و پشگیری کۆمەڵی کرێکاران لە شار و دێهاتەکان، لە کارگا و کارخانەکان، لا گەڕەکە هەژارنشینەکان، تەنانەت لە ناو کۆڕ و کۆمەڵەی خانەوادەکاندا کەوتونەتە خۆ بۆ بەشداریکردن و بەڕێوەبردنی ڕێوڕسمەکانی ئەو ڕۆژە و لە تەداروکی ئەو ڕۆژەدا ئامادەکاری دەکەن و لەگەڵ گیر و گرفتەکان و کەند و کۆسپەکانی سەرڕێگا دەست و پەنجە نەرم دەکەن. کرێکارانی وشیار لە کوردستان هەمیشە هەوڵیان داوە کە ئەو ڕێوڕسمانە لە جەرگەی شارەکاندا بەڕێوەبرن و سەرنجی کۆمەڵانی خەڵک
بۆ ئاوات و ئارەزوەکانی خۆیان و بۆ بەختەوەری هەموو کۆمەلگا ڕابکێشن. چونکە چینی کرێکار ئەگەر خەبات دەکات بۆ ژیانی باشتر بۆ خۆی، لە ڕاستیدا ژیانی باشتری نەک هەر بۆ خۆی بەڵکو بۆ هەموو دانیشتوانی کۆمەلگا دەوێ. هەر بۆیە کرێکاران خوازیاری ئەوەن لەوەها ڕۆژێکدا دەنگیان بە گوێی هەموو گەز بکات و ڕێوڕەسمەکانیان لە جەرگەی شوێنە قەرەباڵغەکاندا بەڕێوە بچێت. گەلێک جار لەم بوارەدا سەرکەوتوو بوون و لە هێندێک شوێنیش لە ژێر سەختی دوژمنانی چینی کرێکاردا ناچار بوون ڕێوڕەسمەکانیان بگوازنەوە بۆ دەرەوەی شارەکان و هەر چۆنێک بووە سنەتی بەڕێوەچوونی ئەو ڕۆژە زیندوو ڕابگرن.